کاتێک جموجۆڵ و هێرش و پەلامارەکانی داعش بۆ سەر هێزانەکانی عێراق لە سنووری کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە زیاتر دەبن. شەوانە چەکدارانی داعش بۆ شایەمنی نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان دەقۆزنەوە و لەوێەوە پەلاماری سوپای عێراق و هەندێک جاریش پێشمەرگە دەدەن. ئەندامێکی خولی پێشووی پەرلەمانی عێراق حکومەتی ناوەند بە کەمتەر خەم دەزانێ لە ئاست چارەسەری گرفتە ئەمنیەکانی ئەو ناوچانە. پێی وایە ناکرێت تەنها پێکاتەیەک دۆسیە ئەمنی سنوورێکی فراوان لە ژێردەستدا بێت. ئەمەی لە کەرکووک و لە ناوچە جێناکۆکان ڕۆدا دیارە بە تاکید ئێستا جموجولی داعش زیادی کردەوە و ئەوژە گەڕێتەوە بە هەمان شێوە بۆ کەمتر خەمی حکومەتی عێراق و لاوازی حکومەتی عێراق. یعنی ناکرێتەوە لە ماوەی 3 ساڵە تا ئێستا نەتوانرابێ هەماهەنگی لە نێوان هێزەکانی حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی اتحادیە دروست بێ. ئەمە لەلایەکەوە بە دەرەجەیەک ئەوەی باسمان کرد کە کێشەی حکومەتی عێراقە و بە هەمان شێوە حکومەتی هەرێمیش لەم خاڵەیە من ئەتوانم بڵێم کەمتر خەمە، یعنی بۆیە زیاتر پێداگری بکرایە لەسەرەوەی ئەم سنوورانە بپارێزرێ و کەرکووک ئێمە خۆمان نەزانین ئێستا حاڵەتێکی جیاوازیە، یعنی باید حاڵەتی کەرکووک و ناوچە جێناکۆکان چارەسەر بکرایە. ناکرێت تو ناوچەیەکە جێناکۆک بێت لە نێوان حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقیە تەنیا لەلایەن یەک هێزێکەوە و یەک پێکهاتیەکەوە بەڕێوە بچێ. ئەمە لە ڕابردووە زۆر باسمان کردووە، بەڵام بە تاکید دەماگرێتەوە بۆ ئەوەی کە حکومەتی عێراق کەمتر خەمە و بە هەمان شێوە هەندێک لە وڵاتانی دەوروبەریش تا ئێستا عێراق سیادەیەکی تەواوی نییە. وڵاتەکانی دەوروبەریش دەوریان هەیە، دەوری کاریگەریان هەیە لەوەی کە حکومەتی عێراق لاواز بێ. بۆ پڕکردنەوەی بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و هێزە عێراقیەکان لە سەرونی ناوچە جێناکۆکەکان بڕیارە هێزێکی هاوبەش دروست بکرێت و بە درێژایی زیاتر لە 500 کیلۆمەتر ئەو هێزە هاوبەشەی تیادا بڵاو بکرێتەوە. چاودێرێکی سیاسی هەنگاوەکانی حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان بۆ دروستکردنی ئەو هێزە هاوبەشە بە سست دەزانێت. دیارە ئێستا جموجۆڵەکانی داعش و کردەوە تیرۆریستەکانی بوونەتە مەترسیەکی جددی و ڕاستەقینە لە ناوچە کوردستانەکان بە تایبەتی شاری کەرکووک. ئەمەش ئەوە دەخوازێت کە هەڵوێست و کردەوەی ڕاستەقینەش لە حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا ببینین. دیارەوەی کە ئێستا دەبینین سستیەک هەیە لە هەنگاوەکانی هەماهەنگی ئەو هێزەی کە دەبوو دروست کرێت دەبایە پەلەی لێ بکرێت لە هێزە هاوبەشەکە ئەو پڕکردنەوەی بۆشایانەی کە دەبوو لە بینی هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکاندا پڕکرێتەوە تا ئێستا و بۆشایانە بوونی هەیە. بۆیە من پێم وایە بۆ ڕووبەڕووبوونەوەی ئەو مەترسی ڕاستەقینانە پێویستیمان بە هەڵوێستی جددی هەیە. ئەوەش بەوە دەکرێت کە هەماهەنگی زیاتر و ئەو هێزە هاوبەشە بە زووترین کات دروست بکرێت بۆی ڕێگر بن لە زیادبوونی کردەوە تیرۆریستەکانی داعش و مەترسی ڕاستەقینەکان. زیاتر لە 10 دەستگا و دامەزراوەی ئەمنی جیاواز ئێستا لە کەرکووک هەن، بەڵام بەهۆی نەبوونی هەماهەنگی و ناکۆکی نێوان بەشێک لەو هێزانە نەتوانراوە ڕێ بە هێرش و پەلامارەکانی پاشماوەکانی داعش لەو سنوورانە بگیرێت. هەر بۆیە پەلەکردن لە دروستکردنی هێزی هاوبەش و گۆڕینەوەی زانیاری هەواڵگری نێوان پێشمەرگە و سوپای عێراق بۆ ڕێگری لە جموجۆڵەکانی داعش بە گرنگ دەزانرێت. چیان وری کەناڵی پەیام، کەرکووک.